ئێمە عەبدی خواین، پێویستە لە ژێر فەرمانی خوا دابین. خوای گەورە لە قورئانی پیرۆزە چەند نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە بۆ ئەوەی تێمان بگەێنێ بە جوانی کە نابێ ئینسان پشتیوانی و یارمەتی بداوە کە هیچ کەسێکی تر دەجگە لە خوای گەورە. نابێ داوای یارمەتی و کۆمەکی لە هیچ کەسێک بکەی. نابێ لە غەیری خوا لە کەسێک تر بپاڕێیتەوە بە خوای بزانی، بە شەریکی خوای بزانی، بە واسیتەیەکی بزانی لە بینی خوای پەروەردگار و لە بینی مرۆڤەکاندا. خوای گەورە لە قورئانی پیرۆزە نمونەیەکەمان بۆ دەرهێنێت لە فەرمێ ومن يشرك بالله فكأنما خر من السماء فتخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق. ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا وەکو چی وایە؟ وەکو نمونەی کەسێک وایە. سەی ئەم نمونەی خوای گەورە دەهێنێتەوە. ئەمە قورئانی پیرۆزە، دینی تازە نییە. ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا لەگەڵ خوای گەورەدا لە کەسێکی تر بپاڕێتەوە، داوای یارمەتی کۆمەکی لە کەسێک تر بکات، قەبرێکە، داروبەردێکە، پیاوچاکێکە، پیاوخراپێکە، پێغەمبەرێکە سەلامی خوایان لەسەر بێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاجی سەری ئێمەیە، بەڵام شەریکی خوا نییە. نە بە خوای دەزانین نە بە شەریکی خواشی دەزانین. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسێک کە شەریک بۆ خوا بڕیارەدا و لە غەیری خوا لە کەسێک تر دەپاڕێتەوە وەکو نمونەی کەسێک وایە چی بێت؟ کەسێک لە ئاسمان بێ و لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، بهێنە بەرچاوی خۆت، مرۆڤێک بەرە لەبان ئەستێرەکان و فڕێدە خوارەوە، بکەوێتە خوارەوە بەرەو زەوی. خوای گەورە دەفەرمێ فتەخطەفه الطەیر، بکەوێتە خوارەوە پارچە پارچە ببێ. ئەمجا دەبینی باڵندەکان هەر باڵندەیەک و پارچەیەکی لێ دەبات، هەر لە ئاسمان باڵندەکان پەلاماری ئەدەن پارچە پارچەی دەکەن. ئەمە نمونەی ئەو کەسەیە کە شەریک بۆ خوا بڕیارەدا، وەکو وایە لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، تەیر و باڵندە و داڵەکان و هەڵۆکان پارچە پارچەی بکەن، هەر کەسێک پارچەیەکی بەرێ. بۆیە شەیتان وەکو ئەو باڵندە وایە، ئێمە پارچە پارچە دەکات، وامان لێ دەکات قیامەت و دنیامان بفەوتێ. فێڵ و فڕی شەیتان لەوەدایە کە ئێمە بەرەو دۆزەخ بەرێت، چونکە ئینسانێک لە شوێنێکی بەرزەوە فڕێ بدرێتە خوارەوە بەرەو خوار، بێگومان ئەو بۆ تیاچوونە. شەیتانیش دەیەوێت ئێمە بکا بە کەسێک شەریک بۆ خوا بڕیار بدەین بەرەو جەهەنەممان بەرێت، وەکو نمونی ئەو کەسێکە لە ئاسمانەوە کەوتۆتە خوارەوە. یاخود کەسێک با خوای گەورە دەفەرمێ یاخود بایەکی بەهێز و بە قووەت بیبابی خاتە چاڵێکی قوڵ و گەورەوە، کەواتە ئەو کەسەی شەریک بخوا بڕیار بدا. وەکو نمونەی کەسێک وایە لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، تەیر و باڵندەکان پارچە پارچەی بکەن، یاخود وەکو کەسێک وایە فڕێ بدرێتە خوارەوە لە ئاسمانەوە بایەکەش بە کەیفی خۆی بیبا ئەم دۆڵ و ئەو دۆڵی پێ بکات. ئەوە نمونەی کەسێکە شەریک بخوا بڕیار بدە. بۆیە لە غەیری خوا لە کەس مەپاڕێرەوە. قەبرێکە، داروبەردێکە، شەخصێکە، پیاوچاکان خۆشمان دەوێن، بەڵام بە شەریکی خوایان نازانین، نە بە خوایان دەزانین نە بە شەریکی خوا.